سڵاتان لەبێت. یەکێک لە بابەتە هەرە گرنگ و هەستیارەکانی ئەمڕۆی کۆمەڵی ئێمە داراییە. داهات و خرجیە داراییەکانی کوردستان دوور لە چاوی خەڵک مامەڵەیان لەگەڵدا دەکرێت و خەڵک ئاگاداری وردەکاریەکانی بودجەنین. نەوشورا مستەفا سەرۆکی لیستی گۆڕان لە وتەی ئەم جارەیدا تێشک دەخاتە سەر تێڕوانین و شێوازی کارکردنی لیستی گۆڕان بۆ ئەو پرسە کاریگەرە لە سەرژیانی کۆمەڵ و تاکەکانی. با پێویستی دەزانێت داهاتی هەرێم بە ئاشکرا و بەڕوونی گفتوگویان لەسەر بکرێت و بڵاو بکرێنەوە، دەستەیەکی نەزەهاتدا بمەزرێنرێت و دەسەڵاتی لێپرسینەوە و لێکۆڵینەوەی هەبێت. دادوەری لە جیاوازی نێوان موچە تایبەتی و ئاساییەکان بکرێت و ئەو جیاوازە زۆرەی موچە کەم بکرێتەوە و سیستەمی موچە ڕک بخرێتەوە. مڵک و ماڵی حکوومەت لە حزبەکان وەربژیرێتەوە و بگەڕێنرێتەوە بۆ حکوومەت. خوشک و برایانی بەڕێز ئەم کاتتان ماش ئەم جارە ئەمەوێ لەسەر یەکێ لە بابەتە هەرە گرنگەکانی هەرێمی کوردستان بدوێم کە بریتێ لە پرسی دارایی واتە مەسەلەی مالیە. لە دوای ڕاپەڕینەوە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان چه ئەو سەردەمەی کە یەکگرتوو بووە و چه ئەو سەردەمەی دوای دابەشبوونی ئیدارە بۆتە دوو وەزارەتی دارایی، سەرچاوەی دارایی داهات و خەرج بە هیچ جۆری ئاشکرا نەکراوە بۆ خەڵک، تەنانەت بۆ زۆرایەتی ئەندامانی سەرکردایەتی حیزبەکانیش. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە لە ساڵی 2003 کە ئیتر هەرێمی کوردستان لە سەدا حەفدەی داهاتی عێراقی پێدراوە و لە 2003 تا ئێستا زیاتر لە 25 ملیار واتە زیاتر لە 25,000 ملیۆن دۆلار هاتوۆتە کوردستانەوە، جگەل لە داهاتی هەرێم خۆی بێ ئەوەی وردەکاری زۆری خەرجکردنی ئەم پارە زۆرە ڕوون بکرێتەوە. بۆ نمونەیەکی نیشتیمانی کوردستان هەموو مانگە زیاتر لە 30 ملیۆن دۆلار واتە ڕۆژی زیاتر لە 1 ملیۆن دۆلار وەرەگرێت کە لە ساڵێکە لە 360 ملیۆن دۆلار تێپەڕێ. لە بودجەی ئیداری سلەیمانی و گەرمیان ئەمە وەرەگرێ بێ ئەوەی کەس تەنانەت ئەندامانی سەرکردایەتی ئاگاداری جۆری سەرفکردنی بن. ئەمە سامانی هەمومانە، سامانی هەموو خەڵکە. خەڵک حەقی خۆیەتی بزانێت چەنگە و چۆن سەرڤەکرێ. ئێمە ئەمانەوێ عەدالەت لە دابەشکردنی سامانی وڵاتەکەمانە هەبێ، عەدالەت لە دابەشکردنی سامانی وڵاتەکەمانە بەسەر هاووڵاتیانە، عەدالەت لە دابەشکردنیدا بەسەر ناوچەجیاجیەکانە، هەروەها ئەمانەوێ شەفافیت لە جۆری سەرفکردنیدا هەبێ. بۆیە لیستی گۆڕان کارەکا بوو ئەوەی یەکەم داهات و خەرجی هەرێم کە پێک دێ لە داهاتی ناوخۆ لەگەڵ لە سەدا حەفدە کە لە بەغداوە دێ بە ئاشکرایی و بەڕوونی هەموو ساڵێ لە پەرلەمانی کوردستانە باس بکرێ و وردەکاریەکانی گفتوگۆی لەسەر بکرێ و لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە بۆ خەڵک بڵاو بکرێتەوە. دوو، هەیئەتێکی نەزاهایی سربەخۆ لە کەسانی بێلایەن و ئازا و شارەزا بە هاوکاری لەگەڵ هەیئەتی نەزاهەیی عێراق دا بمەزرێ و دەسەڵاتی لێپرسینەوەی دارایی هەموو کەس و لایەن و دەستگایەکی حکوومەتی و لێپرسینەوەی هەموو گرێ بەستێکی نهێنی و ئاشکرای هەبێ. سێم، یارمەتیدانی دارایی حیزبەکان بە بێ جیاوازی بە پێی قانون ڕێک بخرێ و بودجەی حیزبەکان ملکەتی لێپرسینەوەی هەیئەی نەزاهە و چاودێری دارایی و پەرلەمان بێ. چوارەم، ڕێگە نەدرێت بە کەسان و لایەنی دەسەڵاتداری حیزبی و حکوومەتی کە نفوزی خۆیان لە بازار و بازرگانی و کەرتی تایبەتە، هەروەها لە کاروباری ئابووری و دارایی کەرتی گشتیدا بەکار بهێنن، بە قانون ڕێگەیان لێ بژیرێ و سەرپێچی کرد لێپرسینەوەی لەگەڵ بکرێ و سزای قانونی بدرێ. پێنجەم، سیستەمی موچەی کارمەندانی حکوومەت سەر لە نوێ ڕێک بخرێتەوە. یەکێک لە ڕێگەکانی دابینکردنی دادی کۆمەڵایەتی دەستکاری موچەی مانگانی کارمەندانی حکوومەتیە، جیاوازی لە نێوان بەرزترین موچە و نزمترین موچەدا هەندێک جار ئەگاتە 200 جار کە ئەمە بێدادێکی ئاشکرای لە دابەشکردنی سامانی نیشتیمانیدا. بۆ نمونە کەسانێ هەن موچەی مانگانیان زیاتر لە 10 ملیۆنە، هیوایان هەیە زیاتر لە 7 ملیۆن دینارە، هیوایان هەیە زیاتر لە 5 ملیۆن دینارە، و کەسانێ هەن موچەی مانگانیان 140,000 دینارە، یاخود کەمترە لە ئەو پێشمەرگەی کە حکوومەتی هەرێم ڕەوانەی مووسڵ و دیالە و تکریت و کەرکووکی ئەکا بۆ ئەوەی سنووری هەرێمی کوردستان پارێزندە دەستدرێژی، ئەمانە موچیان لە 190,000 دینار زیاتر نییە. بۆیە ئەبێ یەکەم سیستەمی موچە بە جۆری ڕێک بخرێتەوە لەگەڵ لایەنی کەمی بودجەی مانگانەی دابینکردنی پێویستیە بنەڕەتەکانی خێزانە بگونجێ، واتە موچە ئەبێ بە پێی میزانەی عایلە ڕێک بخرێ.
دووەم موشە زۆرەکانی پلە تایبەتیەکانی ئەلف و بێ و وەزیر و ئەندام پەرلەمانەکان و مەکتەب سیاسیەکان و سەرکردایەتیەکان کەم بکرێتەوە لە بەرامبەردا ئەوەدا موچەی نزمەکانی کارمەندانی پلەکانی خوارەوە بەرز بکرێتەوە بە جۆرێک کە ژیانێکی ئەوتۆ بۆ کارمەندێکی ئاسایی دابین کا کە شایستەی مرۆڤی سەردەم بێ. قانونێ دەربکرێت بۆ گێڕانەوەی هەموو ئەو بیناو زەویوزار و ممتەلەکاتانەی حکوومەت کە لەلایەن حیزبەکان و کەسانی دەسەڵاتدارەوە داگیر کراوە بگێڕێتەوە بۆ دەوڵەت. لە کۆتاییدا داوا لە دەنگدەرانەکەم کە دەنگ بە لیستی گۆڕان بن بۆی ئەم بەرنامەی ئیسلاحی نظامی مالی لە کوردستانە